دەبڵێ باوکم حاشای لە من کرد. ژیانەکەم پێویست بەوەی ناکە ئەمن دەبمە هەموو کەست دەبمە داکت دەبمە بابت هەموو ژیانت پڕ دەکەم لە خۆشەویستی پێویست بەو گریانەی ناکە تەمەشا لە سبەینێ زووتر نییە دەچینە دادگا و مارەت دەبڕم باشە دەوەرە با بچین قاوەت خۆینەوەرە دەی باو لە براژنە جوانەکەی من گیانزانەگیان بڵێ وڵاهی داواکاریەکم هەیە ئەگەر لە بۆم بکەیت لە خزمەتان بەسەر چاو قەمیسانم لە بۆ شوێ داوای لێ بردنیش دەکەم بۆ نا بێنە بۆ تەشۆم و دوایی بۆ تێن باشە دەستەکان بێبم بۆ ژوورە باگەرە بێ دی لە نیوەڕۆ چمان هەیە وڵا بریانی دروست دەکەم دەستەکان خۆشی ماندی نەبی قوربان بژین ئافرێت تا بەدیان دەست خۆش ئەمجە دەبینە ئەڤرست نیوەی کرێیەکەم دێڵە یوسف شتێکە پێڵم پێ ناخۆش نەبێت بڵێ باشە تو چۆنە بێ و پارەی لەگەڵ من نابەشکەی خۆ دەزانێ و دوکانی باوکمە کردوێتی بەنایمنەوە ئەڤرست بە خۆت نازانی ئەم پێشتریشم دەکرد بەزەو ماوە ئیژ نەمایە و یعنی قابلە بێ پارە بسۆڕێمەوە تو پارە دوای هەندە لوچیە ئەمن دەچمە دەرێ برادەرەکە گەڕانەکە سوڕانەکە پێویستم بە پارەی دەبی باشە تو بووە گەڕی بە دوای ئیشاتە بڵێ ئیش نەماوە نەما نا من دەزانم سەرم سپی و لەو بەزمەی نییە هەفتەی 5 ڕۆژ لەگەڕم لە دوویشە خۆ ئەوە ناکرێ تو دە پارەکەم دێ دوای پێدین دوای دەبینمەوە ئینشاءڵڵا وردەوتە بیدەمن هەلو براژن کوی باشی بە قوربان براژن دەرێم لە نێڕوانێت چمان هەیە وەڵا پەتاتۆ باینجان سوورەکەمە بۆ خۆش نیێنە براژن لەو شتەشی ناکەی وڵی زۆرم حەز لە شفتەیە کاکەگیان خۆم ڕۆژە مەتعەم نییە وەڵڵاهی لا زارش زۆر خۆشە شفتە باشە دەی باش دەست خۆش بی براژنە زێڕەکەی خۆم براژنە گوڵەکەی خۆم ئیش نەبووم خۆشی سڵاو براژم گیان گیانزانەگیان بەخێر بێت فەرموو زۆر ماندی دەزانێت و ئەی چی بکەم زۆر ئیلاکت دەکەین ئەگەر من نێکم کێ بیکە ڕاستە وڵی ئەمە حەزم لە مریشی سۆر کراوەی مریشکم هینیانە نەوە سەلاجەکەیە تازە براکەی کەشە لێرە بوو ئەو داوای شفتاکە تۆش مریشە ئەی ئێستا من چی بکەم من جێبەجێکە ناکرێت یەک و خواردنێ بخوا چۆنە بێت حەزم لە مریشە حەزم لە مریشە باشە زاناکەم بەسەر چاو دەست خۆش جانەکەم چۆنی بە قوربان باشی یوسفگیان ئەڵڵا ئێرە چەند جوان خاوێن کردیتەوە ژنە کابانەکەی خۆم جانە لۆ نێوڕانێت چ حازر دەکەی وەڵا شفتە و مریشک و ئاوە ئێدە باشە کفتەی حازرکە کفتە یوسف
ئێدە وەڵا من دەچمەکەم برادران دوای دێمەوە برسی دەم لەگەر وان نانی ناخۆم حەزنێ لەگەر یعنی ئەگە براکانم بەزەیان بەم نانێت تۆ بێ بەزێ بەم نابێت و زۆر هیلاکەم وەڵا لۆچیان داوا کردیا یەکێگەڵە مریشکە خۆم یەکێڵێ من شفتا خۆم یەکێ بە پەتاتە رازی نییە ئەرە باشەوانە پێشەوەی ئەتوو بە 24 ساعتی خۆی لە مەدامی نانیاندا خواردەوە کۆ ئێستا هیلاک بووم بەیانی کفتەکە بە تۆکەم باشە ئەوانە چنە ئەمە مێردتم کفتە ینی کفتە بە قسەی من دەکەی ناک بە قسەیوان باشە یوسف باشە گرانە ئەوە 50,000 لەناو جانتایەکەت برد باشە بۆچی؟ وەڵا ئێستا دەچمە دەرێ لەگەر برادران با پێم بی ئەزانی تۆ پارە بە من نێشتووە هەروواکێکی لەناو جانتان بێت برست پارە دەرێنی ئێلۆ من تو فەرقمان هەیە نا فەرقمان نییە بەڵام عەلاقە برسێک بکە جزدانمان یەکە یەک دە باشە جانە کە دێمەوە لە نیوڕانێک کفتە حازر بی بای بای سناش خۆشیت